سود و گرنگی خورما لە ڕووی زانستی و ئاینیەوە چییە؟ ئەو گرنگیە چییە؟ پێغەمبەر درودی خوای لێبێت باسی کردووە کە لە خورمادا هەیە. ئایا ئەو گۆڕانکاریانە چییە لە دوای خواردنی خورما بەسەر ڕێژەی شەکر لە خوێن و جەستەدا دێت؟ چەند جۆر خورما هەیە و باشترین جۆری کامەیە؟ مێژووی خورما بۆ کەی دەگەڕێتەوە؟ مێژووی خورما مێژوویەکی دوور و درێژی هەیە لەگەڵ مرۆڤەکان و لە سەردەمی ئیسلامدا زۆر کات بۆ تێرکردن لە بری هەموو خواردنەکان بەکارهاتووە. خورما ئەو خۆراکە شیرینەیە کە گرنگیک و سوودێکی زۆری هەیە بۆ مرۆڤەکان، بەتایبەت لە لای موسڵمانان هەر بە درێژایی سەدان ساڵ خورما تا ئێستا ئەم بەها گەورەیی لەدەست نەداوە و لەو بارەیشەوە پێغەمبەر دوردی خوای لێبێت دەفەرمێت هەر کەس بە 7 دەنگ خورمای عەجوو بەیانی بکاتەوە ئەو ڕۆژە ژەهر و جادو زیانی پێناگەیەنێت. سوودە تەندروستیەکانی خورما چییە؟ خورما ڕێژەیەکی باش مادەی خۆراکی و کاربۆهیدرات و پرۆتین و ڤیتامین و فایبەری تێدایە. بە سوودا بۆ باشکردنی کردداری هەرس و کاریگەری هەیە لە کەمکردنەوەی توشبوون بە نەخۆشیەکان و یارمەتیدەرە لە هێشتنەوەی جگەر بە تەندروستی و خورما مرۆڤ دەپارێزێت و ڕزگاری دەکات لە ژەهراوی بوون. ئەو کانزایانەی لە پێکاتی خورمادا هەیە چییە و خورما بە چی ناسراوە؟ خورما هەندێک جۆری کانزای تێدایە کە ئەمانن: خورما پێکاتی هەریەک لە مەگنیسیۆم و پۆتاسیۆم و ئەلەمنیۆم و مسی تێدایە و ڕێژەیەکی کەم چەوری تێدایە و دەوڵەمەندە بە شەکرەکانی وەکو گلوکۆز و فراکتۆز. سۆربیتۆڵ کە یەکێکە لە پێکاتەکانی خورما و بە جۆرێکی شەکرە، جوڵەی ڕیخۆڵە زیاد دەکات و هەڵمژینی شەکر لە لەش و خوێندا کەم دەکاتەوە. بەمەش کێژڕێک دەخات و مەترسی توشبن بە شەکرا کەم دەبێتەوە. خورما بۆ مەزەندە دەکرێت کە کۆنترین خۆراک بێت بۆ 50 ملیۆن ساڵ بگەڕێتەوە و بە سوپەر فود ناسراوە بەهۆی سوودی زۆری بۆ جەستە. چەند جۆر خورما هەیە؟ جۆرەکانی خورما زیاتر لە 200 جۆرە و زۆرترینی لە وڵاتی میسر بەرهەم دەهێنرێت کە ساڵانە زیاتر لە 1.5 ملیۆن تەن خورمایە و بە پلەی یەکەم دێت و هەریەک لە وڵاتانی سعودیە و ئێرانیش بە پلەی دووەم و سێم دێن. خورمای عەجوەش بە باشترین جۆریان دادەندرێت و بە پاشای خورماکان ناسراوە بەهۆی سوودی زۆری لە گەشەی ماسوولکە و تەندروستمانەوەی مێشک و درێژبوونی تەمەن. خورمای عەجوەش بە شێوەیەکی فراوان لە مەدینەی سعودی عەرەبی گەشە دەکات. 7 دەنگ خورمای عەجوە 800 کالۆری تێدایە کە دەکرێت وەکو ژەمێکی سەرەکی سوودی لێوەربگیرێت و نیوەی ڕۆژەکەتی پێبەسەر بەریت. لە مانگی ڕەمەزاندا موسڵمانان بەهۆی بەڕۆژوبوونیان بۆ ماوەیەکی زۆر ڕێژەی شەکر لە لەشیاندا دادەبەزێت کە هەندێک جار دەبێتە هۆی سەر ئێشە و سەرگێش خواردن. هەر لەبەر ئەمەش پێغەمبەر دوردی خوای لێبێت بە 3 دەنگ خورما و ئاو ڕۆژوو شکاندووە کە ئەمەش سونەتێکی گەورێ و ئەگەر موسڵمانان پەیڕەوی بکەن ئەوە دوای ئیفتارکردنەوە ڕێژەی شەکر لە خوێندا دەگەڕێتەوە بۆ ئاستی ئاسایی خۆی. لە عەبدوڵڵای کوڕی جەعفەر دەیگێڕنەوە کە پێغەمبەر دوردی خوای لێبێت خەیار و خورمای پێکەوە خواردووە. هەروەها لە ڕیوایەتێکی ترمزیشدا هاتووە کە پێغەمبەر درودی خوای لێبێت خورمای لەگەڵ کاڵک و شووتی خواردووە. ئێستاش نەک هەر لە بەربانکردنەوەدا خورما بەکاردێت، بەڵکو لە زۆر شیرینی بەکاردێت و لە زۆر خواردندا وەک خورما و ڕۆن سوودی لێوەردەگیرێت و ئێستاش لە بەشێکی زۆری ماڵەکاندا خورما وەک خۆراکێکی گرنگ و سەرەکی بوونی هەیە و زۆر کات لە بری شەکر لەگەڵ چایی دەخورێت.